کەوزاڵبە لە هەرێمی کوردستان کۆتایی دێت. کێ سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانی تێکدا و لایەنێکی کردە پلەیەک و ئەوانی دیکەشی بە دژایەتی یەکتریەوە سەرقاڵ کرد. ئەی ئێستا ئەو هاوسەنگە دەگەڕێتەوە بۆ مەیدانی سیاسی بە جۆرەی هەموو پێوەرەکانی دیموکراسی بوونی هێزی ئۆپۆزیسیۆن یەکێکە لە تایبەتمەندیەکانی سیستمی حکومڕانی. بەڵام لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن بووە سەرچاوی سەرەکی تێکدانی سیستەمەکە بەهۆی ئەوەی ئۆپۆزیسیۆن تەنها لە ناوچەیەک کاری کردو کاریگەری لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان نەبوو. ئەمەش پارتی دڵخۆش کرد بەوەی کەس ناتوانێت لە ناوچەکانی کاریگەری هەبێت. مێژووی تێکچوونی باڵانسی هێز لە هەرێمی کوردستان زۆر دوور نییە. لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان باڵانسەکە دەستی بە تێکچوون کرد. دواتر کاک نەوشیروان پێش کۆچی دوایی هەستی بەوە کرد و هەوڵی ڕاستکردنەوەیدا، بەڵام هەندێک بە پشتیوانی هێزی دەرەوەی سلیمانی کاریان کرد بۆ ئەوەی هەوڵەکە سەر نەگرێت. ئەو هێزانی دەرەوەی سلیمانی سیاسەتی پەرتکەوزاڵبیان بەکارهێنا. دوای شکستیەوە هەوڵەش جارێکی دیکە ئۆپۆزیسیۆن هەناردەی سلیمانی کرا بە شێوەیەکی چیان نەیانتوانی لە دەرەوەی سلیمانی کاریگەری جدی دروست بکەن. بەوەش بەردەوامیاندا بە تێکچوونی ئەو باڵانسە. ئێستا بە گۆڕانکاریەکانی یەکێتی لە دۆخی سلیمانی و ئەو کردارانەی سەرۆکەکەی کردوێتی دۆخەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە و باڵانسەکە ڕاست دەکرێتەوە. دوایین جار قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت ڕایگەیاند سەردەمی پەرتکەوزاڵ بە بەسەر چوو. ئەم یەکێتی ئێستا خۆی بە نوێنەری هەموو ئەو خەڵکە دەزانێت کە ناڕازین لە شێوازی حکومڕانی لە کوردستان و دەشیانەوێت کێشەکانیان لەگەڵ بەغدا بەپی دەستور چارەسەر بکرێت. نەخشەی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاریی گەوری بەخۆیەوە بینیوە. بە شێوەیەک یەکێتی دەیەوێت نوێنەرایەتی هەموو خەڵکی بکات بە ئامانجی بەدیهێنانی ئامانج و خواستەکانی خەڵکی هەرێم بۆ ئەوەش بەردەوام دووپاتی دەکاتەوە. ئەوان دەبنە دەنگی خەڵک لە بەغداد.